من ئامان سەلام مامۆستای زانکۆم. لە ئێستادا ڤایرۆسی کۆڕۆنا بە جیهاندا بڵاوبووتەوە. کوردستان بە دەرنیە لە مەترسی ئەو ڤایرۆسە. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایە داوا لە بەڕێستان دەکەم خۆتان بپارێزن و ڕێنمایە تەندروستیەکان پەیڕەو بکەن، لە ماڵەکانتان بمێننەوە، گەشت و گەڕانەکانتان بۆ کاتێکی تر دوا بخەن بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. تەندروستی باش تاجێکە لەسەر سەرمان کە تەنها نەخۆشەکانی بینن. بەمانەوە لە ماڵەکانمان خزمەتێک پێشکەشی وڵات و خێزان و هاوڕێ و خۆمانەکەین. لە ماڵەکانمان ئەمێنینەوە هەتا ئەو ڕۆژەنەیەت کە پەشیمانی سوودی نەبێت و پابەندی ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی حکومی ئەبین و ڕێگە نادین ئەم ڤایرۆسە دواڕۆژی خۆمان و وڵاتمان وێرا بکە. بە هەمومان پێکەوە هاوکاری تیمە تەندروستیەکان و هێزە ئەمنیەکان بین کە مانەوەیان بە شەو بە ڕۆژ و سەر شەقام و لە نەخۆشخانەکان بۆ سەلماندنی ئەوەیە کە ئێمە شایەنیشیانین. تۆش ئەگەر وڵات و خێزان و خۆت و هاوڕەکان خۆشەوێت لە ماڵەوە بمێنەوە. ئاشنا فەلاح بەڕێوبەری پەیمانگای ئاشنا. ئەسوەکو ڕێبەبەری قوتابخانە ناوەندیان و گەشت داخازش هەمی فەرمانبەران و مامۆستایان و هاوڵاتیان و قوتابیان کو پێگەیر بن ڕینمایین حکوومەتە هەرێما کوردستانی و باشترین و چێترین و فادار و هاریکاری بۆ تیمên تەندروستی و هیزên ئاسایش و هێزên پێشمەرگە و زێرەوانی و پۆلیس کول مالا خۆدا بمینتن و شمال دەرنەکەون تا هەتا ئیشەڵا ئەف ئیش و پەتای و نەساغی کۆرۆنا دەوڵەتە کوردستانی و ملەتە کورد و کوردستانی و هەموو جیهانێ دوور بکەتن.